سڵاوتان لێبێتەوە کاتان باش دوای ئەوەی کە بڕیارێک لەلایەن وەزارەتی گواستنەوە گەیاندنی حکوومەتتی هەرێمی کوردستان تایبەت بە کارکردنی ئۆتۆمبیلانی تەکسی نیگرانی زۆر لایەنی بەشێک لە هاوڵاتیان و هاوکات خاوەن تەکسیەکانی لێکەوتوتەوە بە وردەکاری زیاتر لەسەر بابەتە میوانێکم لایە کاک بارزان میرعەلی بەڕێوەبەری گواستنەوەی سۆران. کاک بارزان سڵاوت لێبێتەوە کاتت باش. ئەم بڕیارەی ئێستا تا چەند نیگەرانی بەشێک زۆر لە هاوڵاتیان نیگەران لەوەی کە لە ڕووی نرخەوە و هاوکات بەشێک لەو شۆفێرانەی کە ئۆتۆمبیلی تایبەتیان پێ و دەیانەوێت کار بکەن و بەڵام ناتوان ئۆتۆمبیلی تەکسی بکرێن. ئێوە چی دەکەن؟ پێشێکی بەخێر بن ئێمە لە بریارەکە لە 1/11/2024 چۆ بوارە جێبەجێکردنەوە لەگەل هەمانجی لەگەل بەروبرایەتی هاتوچۆی سۆران منکەی ناوشاریان توانیمان هەمانگێکی باش دروست بکەین بۆ ئەوەی کە بتوانین تابلۆەکانی وێزگەی تەکسی دابنین. بۆیە 12 وێزگەمان دیاری کردووە و بە هەمانجی وان تابلۆکانماندانە. بۆیە لەمە دواوە تەکسی دەتوانیت شوێنی تایبەتی خۆی هەیە بۆ ڕاوەستان. بەڵام بۆ ئەو گلێگازندەی هاوڵاتیان ئێمە لە هەوڵداین بتوانین لەگەر لیژنەی ئابووری قایمەقامەتی خەزای ناوەندی سۆران نرخەکان جێگیر بکەین بە تابلۆیەک لە سەر ئەم تابلوانەی تەکسی هەڵبواسێن کە نرخەکان جێگیر بکەین نرخی تاک و نرخی گشتیەکەی بکە بە تایبەتی خصوصی چەندە. دوای ژمارە تەلەفۆنەکانی سکالاش لەوێ بنووسێت کە هاوڵاتیەک سکالای هەیە لە بەرزبوونەوەی نرخ یان زیادبوونی نرخ ئاگادارمان بکاتەوە کە بتوانین بەدادا چۆن بکەین. ئێستاش داوا لە هاوڵاتیان نەکەین ئەوانەیە کە سکالان هەیە لە زیادبوونی لە بەرزبوونەوەی زیادبوونی نرخی کرێی ناوشار ئاگادارمان بکەنەوە کە بتوانین لێپێچینەوە لێپرسینەوە لەو کەسانە بکەین. بەشێکی زۆر لە دانیشتوانی سنتەری قەزای ناوەندی سۆران و قەزاکانی دەوروبەری سەربەیدارە سەر بەخۆی سۆران ئۆتۆمبیلی تایبەت بەکاردێن بۆ کاری گواستنەوە بۆ نمونە لە سۆران چۆمان سۆران سیدەکان سۆران ناوچەکانی دیکە. ئەمانە چۆن بەپێی ئەو ڕێنمانەی کە لەلایەن وەزارەتی گواستنەوە دەرچووە چۆن دەتوانن بیکەن بە تەکسی ئەوانەی کە نەکرێت بە تەکسی ناتوانن کاری گواستنەوە بکات؟ زانیمە لە سەر ڕاستپاردەی جەنابی سەرپەرشتیار ماوەیەکماندا ئەو کەسانەی کە بە ئۆتۆمبیلی تایبەت کاری گواستنەوەی هاوڵاتیان نەکرد. ماوەکە درێژ کراوە بۆ 6 مانگ بۆ 1 ساڵ ئیتر خلاص ئەم ماوەیە کۆتایی پێ هاتووە. دەبێ ئەم ئۆتۆمبیلانێک کە ئارەزوومەندن کاری گواستنەوەی گشتی بکەن لەم غەزایە دەبێ ئۆتۆمبیلەکانیان بگۆڕن بۆ جۆری تەکسی. بۆ مەسلەی هێلەکان ئێمە بڵێت تەنها هێلی گواستنەوەی سۆران مێرگە سۆران سیدەکان ماوە کە بیکەینە تەکسی ئەوش کتابەکە چۆیتە بۆ وەزارەتی گواستنەوە گەیاندن بۆەوەی کە بتوانین هێلیان بۆ دەستیشان بکەین. بەڵام ئەوانەیە کە دیانەوەی ئارزومەندن کاری گواستنەوەی هاوڵاتیان بکەن ناو سەنتەری قەزای سۆران دەبێ ئۆتۆمبیلەکانیان بگۆڕن لە جۆری تایبەت بۆ جۆری تەکسی. بە هیچ شێوەیەک ئەمە لەمە دواوە برادرانی بەرەبرایەتی هاتوچۆی سۆران قبول ناکەن ناو بازارن لیژنەکانی ئێمەشن لێرن ئەوی کاری گواستنەوەی هاوڵاتیان بکات بە ئۆتۆمبیل تایبەت ژمارەکەی دەنووسرێت و سزا دەدرێت. سنتەری قەزای ناوەندی سۆران بۆ پێی ناوچەیەکی جەنجاڵە بەشێکی زۆر لەو ئۆتۆمبیلانەی کاری گواستنەوە دەکەن زیاد لە تەکسیەکان پاس و مینی پاسەکانش لە هێڵەکاندا دەندرێت و هاوتەری بەوەش دەمێ بزانم ئەو نرخی کە دیارێکرێ لە سەرتاسەری دارە سەر بەخۆ سۆران دەبێت پابند بن پێیوە. ئێمە تەنها لە قەزای ناوەندی سۆران کاری جدیمان لەسەر کردووە لیژنەکانمان دروست کردووە بۆ قەزایەکانی ترش ئێستا لەسەر خەتین بتوانین لەگەر قایمەقام بەرزەکان لیژنەی ئابووری ناو سنتەرەکانیان ئەکتیڤ بکەین چالاک بکەین لەگەر ئەندامەکانی خۆمان ئەوجا نرخەکانی وانش تەسبیتەکەین. بەڵام بۆ مەسلەی هێلەکانی ڕاف و کۆستەر تەنها ئەوانە بۆ کاری گواستنەوەی قوتابیان و فەرمانبەران و مامۆستایان بەکارت هاتوونە ئەگەر لە دوا ڕۆژ زانیمان پێویستی بەوە هەیە بڵێ ئەوانش جێگیرەکەن ناو سەنتەری قەزای سۆران. ئێستا چەند تەکسی لە سنووری دارە سەر بەخۆ سۆران کاری گواستنەوە دەکەن بە پێی دوایین ئامار و پەیامت بۆ ئەوانە هەیە کە تا ئێستا ناکردو تەکسی دواوادە بۆ ئەوان چییە؟ ڕۆژانە خوشبەختانە ڕێژەکەیان بەرزە بێتەوە ئێستا لە زیاتر لە 280 تەکسی ناو سنتەری قەزای سۆران کارەکات کە بەراورد لەگەر ساڵی ڕابردوو 80 ئۆتۆمبیل بوو ئێستا بوویتە 280 ئۆتۆمبیل و ڕۆژانەی سەردانمانەکەن بۆ ئەمە بەستە. بۆیە ئێمەش داواکارین لەو هاوڵاتیانی خۆشەویست کە ئارزومەندن کارگواستنی هاوڵاتیان بکەن بێن سەردانمان کرد کە ئۆتۆمبیلەکانیان بگۆڕن بە جۆری تەکسی.
بارزان میر علی بەڕێوبەری گواستنەوەی سۆران بەڵێ هەروەک میوانەکەم ئاماژە پێدا لە ئێستا دەڕێژەی کاری گواستنەوەی سەرنشینان لە سنتەری قەزانەوادی سۆران بە بەراورد بە ساڵی پار زیاتر بوو تا دێت هاوڵاتیان زیاتر بۆ گواستنەوەی هاوڵاتیان تەکسی بەکاردێن و ئەو ڕێنمای ڕێکارانەشی کە دەرچوون دەبێت لەمەوە دووە کرێی گواستنەوەی هاوڵاتیان لە شوێنەکان بۆ شوێنێکی دیکە جێگیر دەکرێت و دەبێت سەرجەم خاوەن تەکسەکان پابند بن پێیوە.